دکتۆر گیان دایک و باوک و خوشکەکانی ئەو بوونە هۆی جیابوونەوەی ماڵی منیان کاول کرد چۆن ئێڵە مناڵەکانم بچێت بەردەوام تەداخولیانە کرد لە ژیانمانە بەردەوام قسەیانە کرد یعنی بەبە چای خۆموتیانە مەکەی ژنە بۆ تەلاقی نایی ماڵی منیان بە کاول کردووە ئێستا دانیشم مناڵەکانم بنێرن بۆ لای ئەوان لەبەرەی مناڵەکانیشم منیان لەبەر چاوکەوێ چۆن شتی واکەم هی باش ئەزانی ئەمەی تۆی کە دژی یاسایە دژی خوایە دژی ئینسانیەتە خوشکە بە ڕێزەکەم یعنی خەڵک خواخوایەتی نەوەیەکی بێ باشە ئەم دایک و باوکە مافیان هەیە مناڵ جەرگی کوڕەکەیان ببینن جەرگی خۆیان ببینن جەرگیان بینن بە چ حەقی تۆ ڕێگیریان کوژە تۆ بۆ ئەم ڕقە لە دڵتا هەر ماوە باوکیەوە لە باوک و دایکمە خیان نییە بەسەرەوەوانێ ئەوە لە باوکم بەو ڕیشە سپێ بە حیاتی شتێکی خراپی نەکردو ئێمە پێشتیش دانیشتین من لەگەڵ خەس و خەزوور تا دانیشتم قورئانیان نەخوانیان گوێ ئێمە نەمانویستووە ئەسڵەن لێک جابنەوانە من تێناگەم تۆ بۆ ئەوە ڕق لەمانێ ئێمە کارێکی باش نییە خوشکی من چکە مناڵانە سبەینێ گەورا بن وای سەخت بچووکن دوایی گەورا بن بیرەکەنەوانێ ئەزانی دوایی عکسی پێچەوە نابێتەوە لەسەر خۆ دەکەوێتە خوشکی من بە قورئان ڕقیان لە تۆ بێ دوایی ئەوان کە تەمەنیان گەورە بوو خۆی تر محکەمە حەقیکی ئازادیەکە خۆی ڵێ لاو نامێنمەوانێ ئەو کاتە تۆ هەموو ژیانی خۆ بەحساب بۆ مناڵن تەرخان کردو مناڵەکانیش لە دەسە چێت بە چه حەقی تۆ بەم شێوەیە ینی باوکە سەبەب بوو کاکە گیان بە تەڵاقانی ئەم کاک دکتۆر وەڵڵی ئەمانە هەمووی بوختانە یعنی دایک و باوکی من حەز بە جیابوونەوە کێشە لە ماڵی من ناکەن خوشک و برای من حەز بە کێشە و ئاژاوە لە ماڵی من ناکەن نەوەڵە ئەسڵ و ئەساسی نییە بەعکسەوە ئەوان زۆر مصر بوون لەسەر ئەوەی کە من لی جانە بمەوە تەنانەت باوکم بە ڕیشی سپیەوە بە تەنیا 2 جار چۆ بە ماڵیان 2 جار مەلای مزگەوتی بردووە لەگەڵ خۆی 2 جار خزم و کەسوکاری ئێمە و ئەوانی کۆ کردوەوە چوونەتە ئەم ماڵە بەس تەنیا فی سەبیلی ئەوەی ئێمە لێک جانەبینەوە ئەوان دایکی و باوکی و خۆشی وتیان دنیا هاوار کە ئەبێ لێک جیا ببنەوە یعنی بەڕاستی کار دوکتۆر کە ئەو قسەیە کا دەڵێت وڵا دایک و باوکی و کار بوون باوەڕەکەی من دایک و باوکم لەسەر ئەوە 1 هەفتە قسەیان لەگەڵ نەکردم خەری وەکەوتنە گومانەوە دیارە من خراپەیەکی زیاد لە حەد لە پێویستم هەیە بۆیە ئەم ئافرەتە لێم جیابێتەوە هەتا هاتم لەگەڵان دانیشتم وڵە دایکە ژیان باوکە ژیان بەڕاستی ئەم شتەوانیە کە ئەو ئافرەتە باسیەکە ئەمە کێشەکانە و ئەمە ئاژاوەکەی ماڵی من بۆ بەڵام من تا ئێستا ئارامم گرتووە یعنی بەڕاستی کاک دکتۆر لێت ناشارمەوە چوومە لای بەڕێز دادوەریش چوومە لای چەند پارێزەرێکیش بە هەمووی وتووە بە شەرع بە قانون بە شەرعی خوا بە شەرعی پێغەمبەر نییە شتیوان نییە ئەوم ڕێگری لە مناڵەکانی منەکات بکە نەچن بۆ لای دایکم و باوکم وەڵی دایک و باوکم هەر بەڕاستی پیاوتم کەن دیارە تۆ هەر ئەسڵەن پیاونی دەگی ئەم ژنە ئاواکە بەرامبەری بابەت لێت جیابەتەوە تەواو چۆتە ئەم پەیوەندی بە تۆ نەما بۆ ئاوا بە ئێمە ئاکات